بینەرانی عزیز دووبارە ئەسڵاوتان لێبێت کاگەرم دێمەوە لای تۆ دکتۆر فاروق لە قسەکانیە دەڵێت کە ئەم پرۆژە یاسایە زۆر مستەڵەحی بەکارێنە دەڵێ خنکاندنی گفتوگۆیە وا لە چاوپێکەوتنیەکیشا دەڵێت ئەو هێزەی کار بۆ بەدەهێنانی ئەم یاسایە دەکات هێزێکە دژ بە ئازادیە و خۆڵ دەکاتە چاوی کۆمەلگەوە و سەپاندنی ستەمکاریە وەکو لە بەرنامەکەش ئاماژەی پێدا تۆ گەر تعلیقێک تەبێت لەسەر قسەکانی و تا چەند لەگەڵم وڵای چەند کۆمنتێکمێ بە یارمەتیت سەرەتا طبعاً ئەم پرۆژەیە هێشتا لە قۆناغی گفتوگۆدایە ینی ئەمە ئەخیر کۆپی نییە کە نەبووە بە یاسا نەخێر نانا چونکە لیژنەی ئەوقاف کە بریتە لە لیژنەی تایبەتمەند بڕیارە کە کۆمەڵە کۆڕ و کۆنفرانسی بۆ بگرێەوە لەگەڵ زانانی ئیسلامی و ڕۆژنامەنووسان و یاساناسانە گفتوگۆی لەسەر بکە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم سەبارەت بەوەی کە دکتۆر باسی کرد خنکانی گفتوگۆیە لە یاساکەدا یەک بڕگە یەک فەقەرە یەک مادی تێدا نییە باز لەوە بکە کە وڵا گفتوگۆ یاساغە قاچاخە ناکرێکرێ تەنها باز لە جوێندانەکە منەوە ئاماژە پێکرد سنووردارکردنی جوێندانە بەڵام سەبارەت بە گفتوگۆ سەبارەت بە ئاین ڕەخنەگرتن لە ئاین ڕەخنەگرتن لە مێژووی ئیسلامی لە زانای ئیسلامی هیچ فەقەرێک و بڕگەی تێدانی بە پێچەوانەوە کاتێکە کاک دکتۆریش کە باز لە ئەوە دەکات کە گوایە بۆشایی یاسایی نییە تەوەجوهێکی تەواوی پەرلەمانی کوردستان و بە تایبەتی لیژنەی یاساییش لەوەدا هەیە کە ئێمە وەکو هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە یاساکان تایبەتمەندی خۆیان هەبێت لە زۆربەی شتەکانە ئێمە یاسای تایبەت بە خۆمان هەبووە لە کاتێکا کە بۆشایی یاساییش نەبووە بۆ نمونە یاسای تونتیژی بەرامبەر بە خێزان کاکدانا خۆشی دەزانێت زۆربەی زۆری فەقەر و بەرگە و مادەکانی لە قانونەکانی ترا هەبوو بەڵام ئێمە بۆ ئەوەی کە بڵێن با یاسایکی سەر بە خۆمان هەبێت ئەو یاسامان دەرکرد هەمووی دوو هەفتە نابێ قانونی غابات زۆربەی زۆری ئەو سزایانەی دانراوە لە قانونی حکوومەتی عێراقیە هەبوو بەڵام ئێوتمان بۆ ئەوەی کە وەکو پەرلەمان بە یاسایکی تایبەت بە خۆمان هەیە بۆشایی یاسایی هەیە بۆ چونکە لە قانونی عقوبات دەڵێ چی ئەڵێ سوکاتیکردن بە ئاین سوکاتیکردن چییە دیاری نەکردووە سجنی داناوە و هەروەها غەرامەشی داناوە لە قانونی عقوباتی عێراقیە لە یاسای ڕۆژنامەگەریە باسی لە سمبولی ئاینەکان کردو سمبولی ئاینی چییە هەر بەوە کۆمەڵی لەوانەیە ڕۆژنامەنووس و ڕۆشنبیر ڕاپێکی دادگا دەکرێت بێەوەی کە شەرح بکرێت باز لە ناو ڕزراندن کردووە ئەگەر بێت و بۆ نمونە ڕۆژنامەنووسێک میدیایەک ڕەخنە بگرێت لە زانایەکی ئیسلامی لە مێژووی ئیسلامی بەڵکاکەوە ناو زراندنە بەڵام کاگەرم لە یاسای ڕۆژنامەگەری ساڵی 2007 لە مادەی نوێیەمە هاتووە ئەڵێ چاندنی تۆوی ڕق و کینە و لێکترازانی پێکاتەکانی کۆمەڵ سوکایەتیکردن بە بیر و باوەڕ و ڕێوڕسمە ئاینیەکان سوکایەتیکردن بە سیمبل و پیرۆزیەکانی هەر ئاین و ئاینزایەک و لە کەدارکردنیان و خاڵێکی تر کەمە بەسمە ئاماژەی پێبم ئەڵێ جنێودان و توانجی ناڕەوا و ناوزڕاندن وەکو دەزانین سوکایەتیەکان زیاتر لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەاندنەوەیە بە چ نووسراو بێت چ بیستراو بێت چ بینراو بێ لێرەدا هەست ناکەی ئەمە زۆر بەزەقی دکتۆریش مەبەستی ئەوە بوو لە بۆشایی یاسایی جنێودان و توانجی ناڕەوا و ناوزڕان طبعاً ئەوە جوێندانەکەی هیچ نەکردو بۆ کێیە ئەوە خنکانی ئازادی ڕۆژنامەگەریە چونکە دیاری نەکردووە کێیەوە ئێستاش ینی زۆربەی زۆری ڕۆژنامەنووسان کە من خۆشم یەکێک لەوانە لیژنە یاسای داکۆکیمان کردووە کە هەمواری ئەو یاسایە بکرێ بەڕاستی دقەکانی لاستیکین و ئەتوانرێت زۆر خەڵکی پێڕاپێچ بۆ دادگا ئەنجای خاڵیشما بۆەوەی کاگتۆر کە باسێکی وتی پێچەوانەی یاسا نێودەوڵەتەکانە کە بەتایبەتی ئیعلانی حقوقی ئینسانی فەڕەنسی حقوقی ئینسانی جیهانی طبعاً باز لە ئازادی ڕادەربڕین ئازادی ڕادەربڕین بەڵام هەر لە یاساکەدا مادەی 19 باز لە ئازادی ڕادەربڕین دەکا کە بریتە لە دەستخستنی زانیاری بریتە لە ڕادەربڕین بەبێ ئەوەی کە هیچ سانسۆرێکت بەسەر بەڵام مادەی 29 قەیدێکی داناوە قەیدەکەش چییە ئەو ئازادی ڕادەربڕینە ئەبێ ڕێزگرتنی بەرامبەری تێدا بێت کە ئەویش ئەو دقەیەکە لە یاساکەداتەوە کە بریتە لە جوێندان یعنی هیچ وەختێ پێچەوانەی ئازادی ڕادەبڕنیە تەنانەت پێش قانونی حقوقی ئیعلانی حقوقی ئینسانی جیهانی ئیعلانی حقوقی ئینسانی فەڕەنسی هەیە لە 1989 باسی لە ئازادی ڕادەربڕین کردووە ئەویش لە هەمان لەو کاتەوە ئەویش باسی لەوە کردووە کە نابێ ئەو ئازادی ڕادەربڕینە بۆ سوئی ئیسفادە یاخود بێڕێزی بەرامبەرەکەت بکرێت ئەمە ینی ئەگەر بێت و سەیری هەموو دقەکان بکەیت لە یاسا نێودەوڵەتەکانە و هەروەها لە یاساکانی تردا هیچ کاتێک خنکاندنی نەگفتوگۆیتە نەڕەخنیتە بۆ چونکە یعنی بڕگە و مادێکمان پیشانمان کە بڵێ وڵا ئەمە خنکانی گفتوگۆیە بە پێچەوانەوە پانتایی دروستکردنێکی زۆر فراوانترە بۆی کە تۆ گفتوگۆ بە ئازادی و بەس چییە ئەڵە کاکە جوێنمەیە
جوێندانی ژۆک و کاک دکتۆر خۆشی باسی کرد یعنی بەڕاستی نەچەکی گفتوگۆیە نە هۆکارە بۆ گفتوگۆ نە هۆکارە بۆ تێگەشتن بەڵکو هەرتەنها لەوانەیە هۆکارێک بێ بۆ دروستکردنی ئاژاوە و وەکێشەوە سەبارەت بە مەسەلەی توندوتیژی ئەگەر بێت و ئەم یاسایە بێ کەس ناتوان توندیژی بەکاربێنێ بۆ چونکەوە یاسا هەیە و ئەگەر بێت و کەسێک جوێنیە بە یەکێک لە پیرۆزیەکان کە پیرۆزیەکانشی دیاری کردووە ئەگەر لەو کاتەدا لە خۆی ناتوانێت بڕوە هێرش بەرێتە سەر باڵەخانەی پەرلەمان و یاخود کێشە دروستکە بۆ دام و دەستگاکانی حکوومەت یاسا هەیە و بەپێی یاسا ئەبێ سکاڵا تەقدیمکە و یاخود داواکاری گشتی اینجا خاڵێکی کەش بۆی ئاماژەی پێ بکەم ئەم یاسا نەبوونی ئەم یاسای وای کردو داواکاری گشتی ئەوەی کاک دکتۆر باسی کرد داواکاری گشتی ئێستا کە ئەگەر بێت و ئەو ڕێکارە یاسایە جێبەجێ بکرێ ئەبێ زۆربەی زۆری خەڵک بخرێتە زیندانەوە بۆ چونکە یاساکە نییە هەست ناکەی ئەو ڕێکاری یاسایی کە گشتاندوویەتی داواکاری گشتی هەرێم هەوێنی ئەو هەوێنی نیە پێچوانەیە هەوێنی نیە بەڵکو پێچەوانێتی چونکە ئەو بە شێوەیەکی مەتاتی ڕۆشتە تێکەڵاوی کردووە سمبولی ئاینی و سمبولی نیشتیمانی اینجا دوایە خۆی سەرۆکی داواکاری گشتی ڕێک باسی لەوە کردووتی سەرکردەکانی کوردیش دەگرێتەوە باسی مێژووی کوردی کردووە ینی ئەمە خۆی زۆر زۆر بەڕاشکاوە دیارە کە ئەگەر بێت و یاسایکی وا هەبێ داواکاری گشتی ناتوانێت ڕێکارێکی یاسایی دەرکا کۆمەڵشتی تر تێکەڵاوی پیرۆزی ئاینەکان بکە چونکە دەقی یاساکە زۆر بەڕاشکاوانە دەستنیشانی کردووە ئەو کاتە هەموو ڕۆژنامە نووسێک هەموو دەستگایەکی میدیایی بۆی هەیە ڕخنە بگرێت لە مێژووی کورد لە سەرکردە کوردەکان سمبولەکانیش بە نسبەت ناوچەکان و شارەکانمانەوە گۆڕانکاری بەسەر کەس بە پیرۆ سەیرەکرێن و ڕێزیان لێگرێت لە هەولێر بە هیچ شێوەیە گوانیە لە هەولێری ژوای و لێرە بە پێش بۆ ڕێکارە یاسایی ئەگەر بێت و مامەڵی لەسەر بکرێت زۆرێکی خەڵک دەتوانرێ ڕاپێکی دادگای بکرێت سەرش بدرێت بەڵام یاساکە چەند خاڵێکی دیاری کردووە و سەبارەت بە مەسلەی گفتوگۆکردنەوەی مامۆساش باسی کرد کە کۆمەڵە تێبینی هەیە بە دڵنیاییەوە خۆی کە یاسا دەڕاتە ناو لیژنەکان و لە ناو هۆڵی پەرلەمانیشدا کە گفتوگۆی لەسەر دەکرێت لەوانەیە هەر لە ناو یاساکەەوە بگۆڕە جارێ کۆمەڵی لەوانەیە غەرامە و سزاکان بگۆڕێن بەعزێ مادە زیادەکە بەعزێ مادە کەمەکە ئەوە زۆر زۆر شتێکی بەنسبەت داواکاری گشتیەوە تا چەند دەسەڵاتی ئەمەی هەیە شتێکی لەم جۆرە دەرکات لە فراغی یاسایی هەموو دەسەڵاتیی هەبوو چۆن هەلەوە پێش هەی بووە چۆن خەڵکی تا ئێستا ڕاپێکی دادگا کردووە لە بەرەوەی کە یاساکان لەکوێ بەڵێ پەرلەمان پەراوێز خراوە لە ئەنجامی ئەو سیستەمە چەقبەستۆی کە ئێستا لە کوردستانە هەیە و ئەویش بەڕاستی لە ئەنجامی دەستێوەردانی هەردوو حیزبی دەسەڵات وای کردووە کە پەرلەمان نەبتوانێت چاودێری بکە نەبتوانێت ڕۆڵی خۆی ببینێ بۆ چونکە ئەگەر بەهاتای ڕۆڵی خۆی بینە بەڕاستی ئەو ڕێکاری یاسایان دەرناکات. بەڵێ سپاس دکتۆر دێمە لای تۆ پێت وایە کە ئاین کاتێک گەشە دەکات و ناپوکێتەوە کە ڕخنەی لێ بگیرێت بەڵام ئەوە تا ئەوانەڵێن ئێمە لەگەڵ ئەوان ڕخنە لە ئاین بگیرێت ڕخنێنێشکم ئەمەش لاسیکی و ڕاکێشێت چکەکەم ئەرەم باسیەوەی کرد ئەمە بۆیە کە توندوتیژی کەم بکاتەوە ئەم یاسە پرۆژە یاسای خۆی بەرجەستەبووی توندوتیژیە ئەمەیە توندوتیژی کە ئەمە دروستیەکات ئەمە بەپێ ئەم یاسایە باشە من مەجموعەی ئەرگومنت سەرەکی ئەرگومنت سەرەکی بە بیان خەمەڕۆ باشە دوایی قساکەین یەکی لەوانە پێشەوەی بچمە سەر ئەرگومنتەکە لە پاکستان کە کەسێک تۆمەتی کوفر ئايات یا سوکاتیکردن بە ئاياتە پاڵێکی تر ئەو کەسە ئەگیرێ نازانێت سەبە بکەن نازانێت چ پێی ناڵێن زانی بۆ لەبەرەوەی کەسەی کە شکاتەکەی لێ کردووە ناوێ بیڵێتەوە ئەڵێم ناوێت ناتوانم بیڵم لەبەرەوەی و کفر حساب بکرێ لەبەرە تۆ لە محکەمەی نازانی چی دوتووە ناتوانانی ئیسپاتیکەی ڕوبەڕووی مەرگەبی تۆ نازانی چی وەرگیراوە نەخێر ئاسیا بیبی کە حکمی لە سێدارەدانێ بۆ ئافرەتێکی مەسیحیە باش لە 2010 مانگی 2010 بەم شێوەیە بوو هەتاکو سیاسەتمەدارێک بە ناوی سەلمان تەیسیر چوو دیفاعی لێ کرد کە حاکمی پنجابە کوژرا لەبەر دوو سەبەب لەبەرەوەی وتی من ئەم یاسایە هەموار بکرێتەوە لە 82 یاسای دەرچووە لەو ڕۆژەوەیانەوەی هەمواری کەن هەر کەسی بڵێ هەموارێکە دەکوژرێت باش کاگەرەم یارمەتی بە لە ستراکچەرە ئەم پرۆژە یاسای کێشە هەیە یەکێ لەو کێشانە نازانی چیە ئەمەیە ئەو ژەوەیە کە ئاین وا ئەم چەمکی سوکایەتیکردنە وەخت محاولەیەکە هەوڵێکە وەکو لێ یاسا نێودەوڵەتەکانی شەکە لە هەندی وڵاتی و لەگەڵ مامۆسانی لە ئەمریکانیەوە لە فەڕەنساش بۆ ئەمە نیە نمونەی هێنایە ئەوە بۆ ڕەگەزپەرستیە ئەو لەبەری ڕۆژی غارودی ئەنتی یەهودیە کە دژە جوولەکەەکان لە وڵاتی ئێمە زۆر و تەلەڤیزۆنیان هەیە قسەژەکەن بەردەوامی کاکە یادگار ئەمە هەوڵێکە بۆی کە بڵێ ئاین مافی هەیە ئاین مافی نییە ماف بەپێی یاسا نێودەوڵەتەکان ئینسان هەیەی تاکەیەتی وە گروپ هەیەی
بیر و باوەڕێکی دیاریکرا و مافی نییە کەسەکەی کە هەڵگرێتی ئەو مافیە بەڵام ئەم محاولەیەکە بۆی بڵێ کە ئاینێکی دیاریکرا و مافی هەیە و تۆ نابێ ئەو مافە پایە ماڵ بکەیت ئەمە گرنگترین ڕخنەیەکە لەم پرۆژە یاسایی لەوانەی کە لە جیهانی شایە بگرن خەڵێکی دیکە سوکایەتی کردن ئەرگومنتێکی دیکە لە نێو مافەکانی لە نێو هەموو ئەو بەیاننامانەی هەیە مافێ نییە بڵێ کە تۆ نابێ ئیزعاج بکرێن ئۆفێندت باشە هەموو مافێکت هەیەەوە بەس مافێکت نییە بڵێ من نابێ ئیزعاج بکرێم باشە ئەم یاسایە ئەوواڵێ ئەوەیە کە نابێ کۆمەڵە خەڵکەیە ئۆفێندت ینی ئیزعاج بکرێن ئەمە ماف نییە ئەمە ماف نییە خاڵێکی دیکە لە نێو ئاینەکانە لە نێو ئاینەکانە ئەوەی لای ئاینێ مقدسە لای ئاینێکی دیکە مقدس نییە ئاینی لە قورعانی پیرۆزە لە سوورەی مائیدە ئاەتی هەفتاوسێ وەنە پێشوی بڵام ئاەتەکە باسیەکە ثالوث لای مەسیحەکان دۆگمایەکی سەرەکی ئاینی مەسیحیە واتە باوک کوڕ ڕۆحی قودس وانە ئەنجا لەو گرنگتر کۆمەڵە عالمی ئیلاهی فیۆلۆژیانی مەسیحی وفەیلسوفیش لەوانە هیگڵ باوەڕی بووە کە ئەوە مەسیحەکە هاتوۆتە خوارەوە خوا خۆیەتی هاتووە خوا هاتوۆتە ناو مێژووە هاتوۆتە ناو مێژووەوە و ئەو خوایل کە هاتوۆتە سەر زەوی و لە دوجارە لە خاجت لێت لەبەر گوناحەکانی ئینسان سەری کە قورعانی پیرۆ چۆن باسیەوەکە ئەڵێ کوفریان کرد ئەوانەی گوتیان کە مەسیح کوڕی مریەم خودداوەندە باشە ئاەتێکی دیکە کوفریان کرد ئەوانەی گەکوتیان خوا یەکێکە لە سییانەکە واتە لە ثالوث باش ئەمە کتێب یارمەتی ئەمە کتێبی ئەمە قورعانی پیرۆزە ئەمە ئۆفێند ئەمە چییە ئەمە یەک ناگرێتەوە لە ئاینی مەسیحە ئەمە ڕەتکردنەوەی ئاینی مەسیحیە چی لەمایەتە بکەین و دەیها ئاەتی دیکە ئاینەکان لەناو ئاساییە لەناو سەریکە بەڵام یاساکە باسی جوێندانەکە باسی ئەوە ناکە ئێستا لەناو کابرا مەسیحیە مسلمانە ئەوە علاقی اعتیادیە زۆر طبیعیە کابرا خۆی باوەڕی بە ئیسلام نییە باوەڕی بە مەسیحیت نیە باوەڕ بە جوولەکە نییە بەس نەفرەتکردن خۆزنیەوە نەفرەتکردنەوەی نمونەی من هێنا جوولەکە بە بەرازیە لە ئیسلام سعد بکە کوفر ئەزانی کوفر لە قاموسی ئەمڕۆی بەشەریە باشە سوکایەتیکردنە کوفر کاتێکڵی تۆ کافریت بەیەکێڵی کافر ینی تەکفیریەکە سوکایەتیە لەبەرەوەی چییە دیرۆگەتری ترم دیرۆگەتری یعنی ئیزدیرا یعنی تحقیرکردن کە تۆ کە باشە چی لە یادکاتە مامۆسایان ینی لەمە دواوە واز لە موشێنن کە بە فعلی دنیای معاصرە شوێنێ موشێ نابێتەوە لەبەری تۆ بە چه حەقی بە کەسێ کافر ینی چی هەڵگیری قەناعەتێکی دیکەی لەگەڵ تۆ یەک ناگرێتەوە تۆ چۆنێکی بە کافر کەواتە حتا لە ڕووی تیۆلۆژی ئەمە مشکلە دروستەکە بۆ هەموو ئاینەکان لە زۆنیانە ئاین ئیسلام خەڵێکی دیکە ئێمە چی بکەین لە عرفانی ئیسلامی باش عرفانی ئیسلامی کە لە دیدی منەوە پاسپۆرتی ئیسلامە بۆ کۆمەڵی وڵات بنمونە لە حەوە حەزارەتی غەربی ئێستا کەی مەقساکەین ئێستا مەولانا جەلالەدینی ڕۆمی ئەخوێنرێ مؤتەمەری ساڵانە سایبن عەرەبیە کرێ باشە لە عرفانی ئیسلامیە تۆ ئەتوانی بەم یاسایە عرفانی ئیسلامی محاکەمە بکەی و بڵێ ئەمە ئەساسەن وەکوی هەندێک مامۆستا ئەیکەن ئێستا و حرەکەیەکی ئیسلامی هەیە کە عرفانی ئیسلامی بە کوفر دەزانێت مساعدە بکە من ناتوانم لەمەوە ناتوانی مەسەلەن کاتێک کە ڕۆمی ئەڵێ کوفر و ئیمانی یەکیست کوفر و ئیمانی یەکێکە تۆ ئەمە ئەبێ بە سوکایەتیکردن ئەمە چی عرفانی ئیسلامی جیاوازەکە باشتەکان تێکەڵ نیە تێکەڵە زای بۆچی چونکە تۆ باسی جارێ پاکستانەکەی هەر دادوەرێک دقی بۆ ئەخ تۆ باسی لەسەر بیر و بچونی تو عیدامە من باسی قانونی کوردستانەکەم لە هەرێمی کوردستاندا پرسیارێک لێ دادوەرێک لە هەرێمی کوردستاندا قانونی پاکستان جێبەجێکە نەخێر ئەو قانونی وایە برایم بەڕۆشنایی ئەوە یاسای جیهانی لە بەڕۆشنایی ئەگەداری ئەوە ئەوە یەکە من جدووە سەبارەت بە مەسلەی کوفر مەسلەیەکی ترە ئەمە باسی جوێندانەکە باسی ئەوە ئەگە بێت و کەسێک یعنی من هەوا تەفسیرە هەموو تەفسیرێ بە کوفر بە سوکایەتی سەیرەکرێت کاک دکتۆر ئەم یاساکە بۆیە دانراوە بۆی کە سوکایەتی کەس ناتوانێت تەفسیریکە لێ نووسرا سوکایەتی چییە جوێندانە بەخوا و بە پێغەمبەران و بە کتێب پیرۆزەکان یارمەتی بە کاگارام لەگەڵ دقەکەی و لەگەڵ کابێ بە یاسا بەردەوام لە محاکمەکانە نابێت لەوە دووە ئەمە یاسایەکە ڕات و 2000 تەفسیری بۆکرێ لەبەرەوە بە یارمەتی خۆت ئەنواعی شێوە ڕاکێشرێمە زۆر لاسیکیە و بەمێ بێت هەموو ئەدەبیاتی جیهانی کاکە ئێمە لەگەڵەوەی کاو یاسایە گفتوگۆی فراوانی لەسەر ئێمە نەتەوەیکی بەم بەخشەکە یاسایەکی پێرفێکت
یاخود بە هەموو شێوەیەکە ڕەدیەکەی ئەمە هەر ڕەدەکەمەوە هەر کامیلان وەخراپە باشە من باوەڕم بەوەی کە ئاین ئیسلام خۆی قودرەتیە کە ئێمە لێرە تەمەنە ئەو بەڕێزانە بۆ ئاین ئیسلام کردوانە بۆ ئاینەکان تیان کردووە لە ڕاستیە ئاینی ئیسلام پێویستی بەوەیە کە خۆی قودرەتی هەیە باس ئەمە سوکایەتیە بە ئاین کە کەواتە سەورکە ئەم ئاینە ناتوانێت لەم جیهانە بژی ئەمە زەربەیە لە دین ئەمە تەسەورمە سێرم کتێبەکە The Myth of Islamic Tolerance صدها كتبي ولا غربها هي يعني أفساني تسامح إسلامي بو إما أم أين ما نوا بيشان جيهان بينك كتسامح مانية ودوا مشين وتصور كين ما أين قدرتي أو إن كلا الدنيا مودرنا بجي كم الله كسر خوان ناتوان الدنيا مودرنا بجي أم أين بايور شحناتي هي قدرتي روحي هي كبتواني بجي بالام أين ندين انجا خالكي ديكا كاكا مساعدك هاتي ادبياتي جيهاني هي لسرشواري ناتوانين ترجمه كردي بكين باشا ببي لبريت شي تبابي مو دانتي ترجمه كريت ها كوميديا الهي اتواني ترجمه بكين رك لبري فيلسوف كان كاك دكتور رفيق هشتا او ياسارش درنا شو بقانون عقوبات عراقي هر اوان ترجمه كي يكسد دادگاهي اكري وسجن شكريت وغرامه شكري بقانوني روزنامه‌گري كردي بافي بلام غرامه اكري بركيشي دادگاه شكري او ياسا علاقي بوني او يك انجا دوام او ام ياسايا او علاقي بوني والله ما بو اين برقرار كاين بلكو او برگري كدنا لمروف برگري كدنا لتاكاني هولاتاني كردستان لكاتك لابو چونك مروف كي مروف بريديه لكومالي هستو نستو عقل وشعور كهيتي اگر بيتو مثلا هر انسانه هر هولاتيك هر دين شهبه جوێنی پێ بێ ڕازیە بێ نەخێر ڕوشاندنی کەرامەت و ڕێزێتی بە هەمان شێوە لەبەرەوەی کاگەرم جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو لە پەرلەمانی کوردستان دەڵێت خوای گەورە ڕێگەی بە پێغەمبەران نەداوە ئاین بە زۆر فەرز بکەن و ئازادی بەرتەس بکەنەوە دەشڵێت مرۆڤ ئازادە چۆن قسە دەکات و لە ئایندا ئەو سنوورە نییە کە فراکسیۆنێکی ئیسلامی ئەم قسەیە دەکات سەبارەت بەو یاسایە و ڕەتیان کردوەتەوە ڕەتیان نەکردەوە بەیاننامەکەم پێیە بەیاننامەی فراکسیۆنی یەکگرتووە ئەم شۆبڵاویان کردەوە کە ئەڵێن یاسایکی وا پێویست دەزانین و گفتوگۆشی لەسەر دەکەین ئەوە ڕای دکتۆریان پرسیارت لێ ناکەم پێما بێ قسەت هەیە وڵا دەمەوێت سەرەتا ئیشارە بۆ بدەم کە ئێمە لە هەرێمی کوردستان ڕۆژانە پێشێلکاری بەرامبەر بە مافەکانی مرۆڤ مافی هاوڵاتیان دەکرێت ئەوە ئیشی داواکاری گشتیە کە لەسەر ئەو پێشەکاریانە بە جواب بێ و بەپێ ئەو یاسانەی کە هەیە با بڵێن سکاڵا ببزوێنێ بەڵام داواکاری گشتی لەکوێیە کاتێک ئەو شتانە ڕوودا بەبەر چاوی ئەوانە لە کاتێکدا کاتێک شتێکە ئەسڵەن ئەوە ئیشی داواکاری گشتی نییە کە ڕوونکردنەوە بدات و یاخود بڕیار دەربکات لەسەر ئەوەی لەسەر با بڵێن مەسەلەی دیارە لەسەر ئەو پرۆژە یاسایەوە هاتووە مەسەلەی با بڵێن ئەو ڕوونکردنەوەیان بەڵکو ئیشی ئەوان ئەوەیە ئەو یاسایانەی کە هەیە ئەو سەرپێچیانەی کە بەرامبەر بە یاساکان دەکرێن لێەوە سکاڵا بزوێنێ ینی ئەوە ئیشی ئەوانە ئیشی خۆیان دیارەون کردووە بەڕاستی ئەوە ئیشی ئەوان نییە بەهەرحاڵ ئەوە مەسەلەیەکە بەلای من پێویستە ئێمە دوو زۆر با بڵێن مامەڵەکردن لەگەڵ ئاین لێک جیا بکەینەوە ئێمە ئاینێکمان هەیە کە با بڵێن پەیوەندی بە بیر و باوەڕی خەڵکەوە هەیە و ڕۆژانە ممارەسەی دەکرێت لە هەرێمی کوردستان و لەو ناوچانە و لە هەموو دنیا دەوانێت بەم شێوەیە بێ و خەڵک پێویستی بەوە نیە ینی ئەوە زۆرێک لەوانەیە ببێتە هۆی ئەوەی کە شیرازەی کۆمەڵایەتی نازانچی ئەوانە بەهێز بکە ئەمە هیچ لاریمان لەگەڵ ئەو زۆرە ئاینە نییە و لەوانەیە ئاینی ئیسلامیش دەورێکی باش هەبوو بێ لەو کۆمەلگایە بۆ شێوەیە ینی شیرازی کۆمەڵاتی پاراست بێ یعنی ئەو ئاینێکە ئاینێکی متەسامی دەتوانین بڵێن لێبوردەیی تێدایە ئەو ئاینەی کە لە ژیانی ڕۆژانەمان ڕوودەدات کە پەیوەندیەکانمان باڵێن لەگەڵ یەکتر دادەڕێژێ بۆ نمونە ئاینی ئیسلام وای کردو ئێمە لە ڕۆژانی جەژن سەردانی یەکتر بکەین لە کاتی تازیە سەردانی یەکتر بکەین لە خۆشی و ناخۆشەکانمان بەشداوی ئەوە هیچ ئێمە لاریمان لەسەر لەگەڵ ئەو ئاینە نییە بەڵام لە هەمان کاتدا ئاینێکمان هەیە کە پرۆژەیەکی سیاسی و ئایدۆلۆژیە ئەوەی کە ئەو پرۆژە یاسایی نووسیوە ئەو تەرەفە نووسیویەتی یعنی ئەوانەی کە نخبەی سیاسی با بڵێن ئاینی ئیسلامی ئەوانەی کە ئاینی ئیسلامیان کردووە بە ئایدۆلۆژیاک ئیشیان لەسەر ئەو پرۆژە یاسایە کردووە جا بۆیە ئێمە بەڕاستی ئێمە دژایەتی ئەو مانی دژایەتی ئەو جۆرە ئەوەیە دەکەین مامەڵەکردن دەکەین لەگەڵ ئاین ینی ئاین پێویست ناکە بەکاربهێنرێت لە ژیانی سیاسی و لە ژیانی ڕۆژانەدا نمونەیەکت بۆ دێنەوە کاگارامی شارێ پێدا بورم کاتم دڵنیا بە بۆ تۆ مامۆستای تاویزەکەم وەزام کات کە من دەڵێم ئەو پرۆژه ئاینێکی با بڵێن پرۆژەیەکی سیاسی و ئایدۆلۆژی لە پشتەوەیە کاگاران بۆ خۆشی شارێ پێدا کاتی کە بڵاوبوونەوەی ئەو وتارێ لە گۆڤاری چرپا و دوای کەوتنەوەی ئەو توندوتیژانەی کە خۆپیشاندانەکان لە بەردەم پەرلەمان کرا ینی بیرۆکەیەک هەبوو بیانوویەک هەبوو بۆ هێورکردنەوەی شەقام
هێورکردنەوەی شەقام با پرۆژه یاسایەکی لەو بابەتە دەربکەین دیارە ئەوە مەسەلەوە نییە تەنیا و تەنیا ئەو ڕووداوە بۆ هۆی ئەوەی کە پرۆژه یاسایە دەربچێنرێت بەڵام ئەو کرا بیانوێک ئەو قۆزرایەوە ئەو کرا بە مەسەلەیەک هەرچەندە ئێمە نازانین بەڕاستی ئەو تارێکە لە گۆڤاری چرپە نووسرا بوو بێگومان 2 ساڵ پێشتریش نووسراوە ئەوەیە بۆ ئەو کاتە ئەو مەسەلە ئەو هەڵای نەنایەوە ئەو بەڵام ئێمە دەزانین ینی هەندێک لایانی سیاسی ئیسلامی و دەکرێت ئیتریش لە پشتی ئەو مەسەلەیەوە بووبن بەڵام ئەوە وا بوو بەڕاستی خودی ئەوەیە سەرەتایەک بوو بۆ بەرتەسکردنەوەی ئازادی ئەوەش بوو بۆ هۆی ئەوەی کە هەوڵی ئەوە هەبوو یاسای خۆپیشاندان هەموار بکرێتەوە ئیشی لەسەر دەکرا زۆرێک لە تێگەشتن دروست بوو بەڵام دوای ئەو خۆپیشاندانە دوای ئەوەی کە تونند و توژانی لێکەوتەوە بە بیانوی ئەوەی کە ئەو خۆپیشاندانە بەبێ مۆڵەت و ینی دەکرێت خۆپیشاندان توندژی لێ بکەوێتەوە ئەو هەوڵەشی لەبار برد مەسلەی ینی بەرتەسکی ئەوە خۆی لەخۆیدا یەکەم هەنگاو کە نەتوانرێت یاسای خۆپیشاندان هەموار بکرێتەوە ئێستاش بە هەمان شێوەش قۆناغی دووەمە مامۆستاد کاتەکەت بۆ تاویزەکەم بمبورە ئێستا کاتی میوانەکانە بینەرانی عزیز ئێستا کاتی ئەوەیە ئەو میوانانە پرسیارەکانیان ئاراستە دانا حسام بەکرەجۆ پرسیارەکەم بۆ مامۆستا ئارامە خۆم هاستێمێ بۆی دەست پێ بکەین زۆر بە خێرایی کاتەکە ڕۆ فەرموو ناوی خۆم بڵێم ئالان مەجالی تیا بیکەین بە 3 ساعت فەرموو ناوی خۆم بڵێم ناوی خۆت بڵێ و پرسیارەکەت بۆ کێ دانا حسام پرسیارەکەم بۆ کاک ئارامە هەڵبەت هەموو شتێک لە سەرەتادا کەم و کوڕی تێدایە ئەی بۆچی بیر لە چارەسەرکردنی ئەم کەم و کوڕیانە نەکەینەوە وەک ئەوەندەی بیر لە ڕەفزکردنەوەی ئەم بابەتانە بکەین و بە تایبەتی پرۆژە یاساگا وەکەوەی کە ئەوەنە بیش و پێنی بە هندستان و بەو شێوەیە یاخود هندستان لە پاکستان وەکو مامۆستا ئاماژەی بێدا ئایا بۆچی ئەوەنە بیر لە دروستکردن نەکەینەوە بۆ بیر لە ڕوخاندن نەکەینەوە سپاس بۆ تۆش ئەو لە تەنیشتەوەیەتی سپاس شاباز عەبدوڵڵا یەک لەحزە بۆستە کەوتم فەرموو دەست پێ بکە فەرموو شاباز عەبدوڵڵا من هەر بەگشتی پرسیارێکم بۆ هەموو بەڕێزان هەیە با ئێمە لە استراتیجێتی ئاین بچینە دەرەوە هەر نەک وەگەوە ئایا ئێوە هەر کەسێک لە ماڵەوە خۆی باوکێکە پێی خۆشە مناڵەکەی لە تەقاعد تۆعی ئەو قسانی کە خۆی بۆیەکە ئەو ڕێنمانی کە بۆی دانێت دەرچێت هەرەونی ئەوە ناڵەمی تر نازانم پرسیارەکەی ڕوون بوو فەرموو بەرزان سالار قوتابی پرسیارەکەم بۆ مامۆستا ئارامە مامۆستا ئارام پێ دوانییە کە نەفرەتکردن لە شەیتان بە زۆر لە جۆرەکان سوکاتیکردنە بە جۆر بەیەکێک لە ئاینەکانی کوردستان و کاتەوە بە خۆی ئەم یاسایی ئەم پرۆژە یاسایی کە ئێوە دەتان ناوە ئەو کاتە کۆمەڵێک لە کەسانی موسڵمان سزادرێن و ئەکرێنە سزن و غراماکرێن زۆر سپاس بۆ تۆش هەر ئێستا بەبێ شەرحێکی یەک دەقالان مەبەستەکەت بۆیان ڕوون بکەیتەوە بەڵام ئایا هەر کەسێک لەلایەن خۆیەوە یعنی کوڕێکی هەیە ئەگەر ئەو کوڕی لە خارجی ئەو ڕێنمایانەیە خارجی ئەو بەڕێوەبەرایەتی کە خۆی هێتی دەچێت چی پێڵێت ئەم هەرە ماڵم ئێمە ئینسان هەمووی خوای گەورە دروستی کردووە ئەگەر بێت تۆ ڕکابەرێکی خوای گەورە بکەی سەی بەچی چای سەیری خۆتەکەی نازانم من هەر ئەوە ناڵم لله مەسەل الأعلى هەر ئەوە نازانم بەڵێ بەخوای خۆی نازانم مشکلەکەی من لەوەیە بەڵێ ئێستا ڕوونە ئالان فەرموو زۆر سپاس پرسیارەکەم بۆ ئەیوب سعید کۆستەی چەم پرسیارەکەم بۆ مامۆستا بۆ کاک ئارام پرسیارێکیشم بۆ کاکدانا کاک ئارام دیارە کاک یادگار ئاماژەی بۆەوە کرد کە بۆ بیزاد باسی زیاتر باسی ئاینی ئیسلام کراوە منەڵم لەوانەیە زیاتر ئەوە بێتەوە باسی گۆڤاری چرپە مەکە لەوانەیە زیاتر ئەوە بێ سوکایەتی زۆرترین سوکایەتی بە ئاینی ئیسلامە کرێت و هیچ کەسیش قسە ناکە و دەسەڵاتی هیچ شتێکی لەسەر نەوتراوە بە نمونە بۆ نمونە ئەگەر ئێستا قسە بە مەسیحیەکان بوترێ فەزایەکی لەسەر دروست هەبێ ئەڵڵێن بابە ئەوە لە هەشتاکانەوەی مشیرمان خوارد و خوشک و برامانن بەڵام ئەگەر
قسە بەس ئیسلام بوتریەوە ئازادی ئەو ڕۆشنبیریە بۆ کاکداناش بۆ پرسیارەکەی کاکدانا ئەڵێ من لەگەڵ ئەو پرۆژەیان نیم چونکە پرۆژە یاسا هەیەوانە بەڵام من ئەڵێم من لەگەڵ ئەو پرۆژە یاسایم لەبەر ئەوەی ئەگەر ئەو یاسایە نەبێت هەچ کەسێکەڵ ئەسێ تەعاان لەگەڵ ڕێزمە هەچ کەس قەڵم و خاخزیەگرێ بەدەستی و ناوی خۆی نێژ ڕۆژنامەنووس و جنێ و بە هەموو پیرۆزەکان و بە تایبەتی بە ئیسلامەدا زۆر سپاس. سپاس بۆ تۆش. ئەفو ئەو کاکەیە لە پشتەوە بە زۆر بە کورتی چووکە کاتی 25 دقەکەمان لە کۆتایی نزیک بۆتەوە. فەرموو. دڵشاد پرسیارە ڕاستەی کاگارامەکەم کاگاران پێ دوانی ئەم پرۆژە یاسایە سزاکانی زۆر قورسن بەڕاستی ناکرێت تەخفیز بکرێت کەم بکرێتەوە. دووەم شت بەڕێزت فەرموود ئەم پەرلەمانە پەراوێز خراوەوە بەچی ئومێدێکەوە پرۆژە یاسا ئەیەنە پەرلەمانێک کە پەراوێز خراوە من پێم وایە پەرلەمانی کوردستان زۆرترین نقاشی تایە. کاگ فاروق پرسیارێکم لێ هەیە بەڕاستی دەسەڵات نوێنەرانی دەسەڵات بە زۆری ئەم پرۆژە یاسایان ڕەت کردوێتەوە ئەم لەمەشیانە لەم بەرنامەیەشیانە ڕخنەی لە دەسەڵات گرت ئەگەر ڕوونکردنەوەیەکمان لەسەر ئەوە باتێ و ئەم یاسایە بۆچی خنکاندنی گفتوگۆیای پرۆژە یاساکە خۆی لە ئاساسدا من لەگەڵ یانیم لەبەر ئەوەی 5 ساڵ بۆ 10 ساڵ زۆرە لەگەڵ یانیم با هەفتەیەک بۆ 2 هەفتە بێ بەڵام بۆچی خنکاندنی گفتوگۆیە لە کاتێکدا ئەو ڕۆنی کردوێتەوە سوکایەتی و جنێودان. سپاس بۆ تۆش. تحسین محەممەد یەک لەقا ئێستا پێتەڵم کاک دڵشاد فەرموو. وەڵام من دوو پرسیارم هەیە بە کورتییان بۆ مامۆستا جاسم کاڵێ ئەم ناوچی بوو تحسین محەممەد بەڵێ کاڵێم ئاینە زیاتر سوودمەدمونی کەمایەتێک ئاینەکانی تایە ئاینە کەمەکان لە کاتێکا لە مادەی دوو لە خاڵی حتەماڵی هەر کەسێک گاڵتەیان جوێمدا بێکێ لە دروشمە ئاینەکان ئەم سزانەی گرێتەوە کە 5 ساڵ بۆ 10 ساڵ ئەمە شتێکی زۆر زۆرە خەڵک سەر پیا کوشتنەوە نەسزادرێ بەڵێ لەسەر قەتلی ئەمد ئەو سزایە هەیە. مامۆسایانی ئاینی بخۆیان لەسەر مینبەرەکانەوە چەندین جار دووبارەیەکەنەوە کە ئەم تەوراتەی ئێستا هەیە ئەم ئنجیلەی ئێستا هەیە ئەمە دەستکاری کراوە ئەمە ئیلغایە ئەمە وایە ئەمە وایە ئێمە ناچێتەوە خاڵی سوکایەتیەوە کەواتە یەکەم کەس کە سزادرێت مامۆستا بەڕێز خۆی بێ. دوم بۆ مامۆستا بۆ دکتۆر بۆ مامۆستا کاڵێ ئەمە چی لە عارفی ئیسلامی بکەین لە کاتێکا من عەرەبیڵێ من سوژدە بۆ خوا بم خوا سوژدە بۆ نەبم باشە پرسیارەکە ڕوبەڕووی جەنابی کە پشگیری لە یاساکاکە چی لە عیرفانی ئیسلامیەکە ئایا ئەوان ناگرێتەوە بەیانی تۆ ناگەڕی لە بازار هەموو کتێبەکانیان کۆ بکەیتەوە بیسووتێنی بڵێ ئیبن عەرەبی ئاوای تۆ لە کاتێکا عیرفانی ئیسلامیە ئەڵێ من سوژدە بۆ خوا بم خوا سوژدە بۆ نەبە ئایا ئەم دەخە تۆیان ئەو حاکمە بەڕێزەی دای ئەنێ جێبەجێەکە ناڵێ لەگەڵ ئەو پرسیارەشە پێم خۆشە وەڵامی ئەو پرسیارەش بیتەوە شێخانی تەریقەت و ئەوانەی پیان دەوترێت پیاوچاکان کە لە ناو کۆمەلگای کوردیە مەکانەتێکی شوێنی بڵین بە احترامەوە سیر دەکرێن لەم یاسایە جێگا نەکراوەتەوە ئایا ئەمە ڕێگا بۆ خۆش ناکات کە کەسێک بۆ نمونە ئەڕوات مەزاری یەکێک لە پیاوچاکەکان لەوانەی لە شێخەکان تێگەدات و ئەڵێ و سزای من ناگرێتەوە خۆ من ئەوە لە زمنی بەها ئاینیەکانان نییە. سپاس بۆ تۆش. بەڵێ هیوادارم وەڵامی ئەوەش بیتەوە لەگەڵێ. ئەو کاکەیە لەسەرەوە فەرموو. هێبن عەلی پرسیارێکم بۆ دکتۆر فاروق باسی لەوە کرد کە یاسایە توندوتیژی دروستەکە ئێمە یاسایەمان نەبووە لە فەراغی یاسایەکی وایە توندوتیژی کەوتوتەوە و ئێستاش دەڵێم یاسایە توندوتیژی دروستەکە ئەی چی بکەین بۆی توندوتیژی دروست نەبێ و کەسیش سوکایەتی بەدینەکە. پرسیارێکیش بۆ کاک دکتۆر دانا لە ڕاستیا لە هەرێمی کوردستان ئێمە زانین هەموو ئینسانەکان وەکو دین پیرۆزە ئینسانەکانیش پیرۆزن و سوکایەتیکردن بە حیزبەکان بە سمبول بە کەسایەتیەکان یعنی ئەگەر تۆ کەسێک تەشیرت پێ بکاتەوەی لە ڕێگەی دادگاوە یعنی مەسەلەن حەقی خۆت وەرەگریتەوە یعنی ئێمە ئەم یاسانەی کە تا ئێستا لە هەرێمی کوردستانە هەبووە نەیتوانی ڕێگری لەوانە بکە کە سوکایەتیان بەدی کردووە ئەی پێویستە چی بکرێت کاکدانا کە تۆ لەگەڵ ئەم یاسایانی پرسیاریشم بۆ مامۆسارامەوەیە هەندێک خەڵک پیان وایە و یاسایە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە دەعمەکرێەوە ئەوان زیاتر پشتگیریەکەن ئەوە تا چەندەوایەوە ئایا کشانەوەی یاسای ئەو پەرلەمانتارانش لەسەر و پرۆژە یاسای هیچ گرفتێک دروستەکە. زۆر سپاس. سپاس بۆ تۆش.
جەنابی بەڵێ باشە ئێستا پێتڵم بەس بە کورتی سوپاس دەکەم فەرموو بەنایخوا من پرسیارێکم بۆ کاک فاروق هەیە کاک فاروق ناوچی ئاماژی بوو بوورە شوان نەوزات بەڵێ کاک فاروق ئاماژەی بە ئازادی کردوە بە ئاماژەی بە دابڵۆسینی ئازادی کرد لە ژێر ڕۆشنایی ئەم پرۆژه یاسایە وەکو پێشنیارێک یا وەکو ڕۆحی بڵێ وەکو پرسیار کاک فاروق دەقی یاساکە ڕوونە کە باسی سوکایەتیە من پێماش بوو کاک فاروق باسی ڕۆحی و فەلسەفی ئازادی بکە نەگوی باسی قەمعی ئازادی بکە لەژێر ئەمە ڕۆشنایە چکۆ بەلاغی پرۆژەکە بسەم باسی سوکایەتی نەگەوی کە قەمعی ئازادی سپاس سپاس بۆ تۆش تەواو ئێرە تەواو بەس یەک کچماوە لە ئەو خانمەماوە قسەی نەکردو دەست پێ بکە فەرموو سەرتا سوپاسدانەکەم ودامارە ڕۆژنامە نووسم من پرسیارێکم بۆ دکتۆر فاروق ڕەفیق هەیە ئەوش پرسیارەکەم ئەوەی ئەو بە مانشێتی گەورەوتی ئەم پرۆژە یاسایە دژ بە مافەکانی مرۆڤە ئایا ئەو کاتێک کە ئەو فلیمە دەرکرا من وەکو خۆم کە پێڕەوی ئاینی ئیسلامەکەم ئەوە دژ بە من نییە من مافم نییە کەواتە من مرۆڤم من مافم هەیە لێرەشە ئەمە بۆ ئەوەیە مافی من بگەڕێنێتەوانێ سوپاسدانەکەم سپاس بۆ تۆش بینەرانی ئازیز دوای ئەم ناوبڕا وەڵامی ئەو پرسیارانە وەردەگرینەوە